خوانی بربانگی بە کۆمەڵی گوندی تاسڕوچەی سەر بە قەزای سەی سادقە کە لەلایەن دانیشتوویەکی گوندەکەەوە بۆ زیاتر لە 300 کەس سازکراوە وە خۆی دەڵێ و کاری تەنیا بە ئامانجی ڕەزامەندی خودای گەورە و زیندووکردنەوە بەرزڕاگرنی سونەتی بربانگ ئەنجام داوە. السلام عليكم ورحمة الله. ئامانجمان یەکەمەوەی ڕەزامەندی خوای گەورەی ئینشەڵا، دووەمیش ئامانجمان ئەوەیە ئەم خزم و کەس و کار و هینە گشتی کۆبێتەوە بە یەکەوە. ئامانجمان ئەوەیە کۆمەڵایەتی خەڵک و تێکەڵی خەڵک و ئەوانە ئەم خزم و کەس و کارە گشتی کۆبەتەوە ئامانجمانەوەیە. ئێرە گوندی تاسوجەی شارە زوورە بانگهێشیش تقریبان ئێمە ئەوەی کە بانگمان کردووە 350 نەفەرێک بانگمان کردووە و ئاگاداری خەڵکمان کردووە. مامۆستایەکی ئاینیش باس لە گرنگی و پایە و پاداشتی خوانی بەربانکردنەوە بۆ ڕۆژەوانان دەکات. بەشداربوانی خوانەکە ستایشی میواندارەکەی خانەخوێ دەکەن. هەمووان میوانی برای عزیز و خۆشەویستمان جەنابی کاک حاجی شوانەین کە هەستاوە بە ئەنجامدانی ئیفتارێک بۆ خەڵکی ئاوایی و دەوروبەری ئاواییش. ئەمە دیارە لە ڕووی ئاینی پڕ لە خێر و بەرەکەتی ئیسلام پێغەمبەری عزیزمان مژدەی گەورەی داوە ئەوەی کە ڕۆژوو بۆ ڕۆژوانێ بکاتەوە بەقەدەر ئەو ئەجر و پاداشتی هەیە بەبێ ئەوەی لە پاداشتی ئەویش کەم بکە. ئەمڕۆ زیاد لە 200 نەفەر لە خزمان میوانی جەنابی کاک حاجی شوانەین کە ئەوەیەکێکە لە کارە گەورە مبارەکان و یەکێک لە مەبادیئە گەورەکانی ئیسلام ئەم بە یەکۆبوون و برایەتی و خۆشەویستی نێوان تاکەکانە. ئەمە چێکی پیرۆزە هاتین ئێمەش کاک شوانە ئەحمەد ئیبراهیم مەولوونامەیەکی کردی و ئەمجاوە بۆ نەی مانگی ڕەمەزان و گەرەکێتی ئەم خەڵکە لەم خواردنە بخوا و ئێمەش کاکەشانە خۆشەویستمانە و خەڵکی گوندەکەمانەوە. سازدانی ئیفتار پاداشی گەورەیە لای خوای گەورە. بەڵێ ئەمانە نابێتەوەی بێزبوونی تۆ بەرە وڵای ئیسلامی کە کاکەشانە ئیکات مەسەلا لە قوماش و لە سرا و لە تاژە و سەیسایق و ماین دۆڵ و ئەم دێ خۆمانە ئەمە خۆشەویستیەکە دروستەکە. ڕەمەزان مانگی نووری خودایی پەناگەی خەڵکی بەکۆ و تەنهایی وەرزی کەرنەڤاڵ نزای ئێواران دەرگای کراوە لە ڕووی هەژاران مانگی کۆتکەری نەفس و شەیتانی داخستەی دەرگا لە دۆزەخیانی لەگەڵ یەکەمین ئێوارە هاتیت کۆتکەری زومرە و پێڕی شەیتانیت ڕۆژگارت زێڕین شەوت زیوینە چەند هاوڕازێکی جوانیت بۆم دینە. الله ئەکبەر الله ئەکبەر. بەربانکردنەوە بۆ ڕۆژوانان لە مانگی ڕەمەزاندا ئادابێکی ئیسلامی و نەریتێکی کۆمەڵایەتیە. لە یەک کاتا جگەلەوەی پاداشێکی گەورەی هەیە دەبێتەوەی زیاتر بەهێزبوونی پەیوەندە کۆمەڵایەتەکان و پتەوکنی زیاتری برایەتی و خۆشەویستی. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی تاسڕوجە سەر بە قەزای سەی سادق.